پێرێ ئێمە کۆمەڵێک سامپڵ کە ژمارەیان 270 سامپڵ بوو لە هەردوو سنووری بژدەر و بتوێن ئەو سامپڵانەمان وەرگرتووە. ئێمە و سامپڵانەمان کە بریتی بوون لە کۆمەڵێک لەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی وڵاتەوە هاتبوونەوە لەگەڵ کۆمەڵێک لە ڕۆژنامەنووس و هەندێک لە کارمەندانی تەندروستی و هەندێک لەو هاوڵاتی بەڕێزانەی کە لە کەرەنتینەکاندان و سامپڵیشمان لەو هاوڵاتی وەرگرت کە پێشتر لە سنتەری چارەسەرکردن و کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان لە شاری قەڵاتجێ لەو سنتەرەدا بوو. ئێمە ئەو دەرەنجامی ئەو پشکنینانەی کە وەرمانگرتوتەوە تا ئێستا ژمارەی ئەو سامپڵانەی کە وەرمانگرتوتەوە نەتیجەکانیان ژمارەیان 250 سامپڵ بووە. خۆشبەختانە نەتیجەی ئەم 250 سامپڵە هەمویان نێگەتیڤ بوون کە یەکێک لەو هاوڵاتیانی کە لێرە شمان وەرگرتووە ئەو هاوڵاتیە بوو کە لە پێشتر لە ناحەی سەنگەسەر هاوڵاتی ناحەی سەنگەسەر بوو لە سنتەری چارەسەرکردن و کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان لە شاری قەڵاتجێ چارەسەری وەرگرتووە. ئەلحەمدولیلا نەتیجەی پشکنینەکەی بە نێگەتیڤ دەرچووە و باری تەندروستی جێگیرە و ئیشەڵا ئەم پاژنیوەڕۆی ئێمە و هاوڵاتیە ئەنێرینەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی ژیانی ئاسایی خۆی دەست پێ بکاتەوە و بۆ ماوەی 2 هەفتە لە ماڵەوە بمێنێتەوە لەژێر چاودێری پزیشکیدا.